لە 7 حوزەیرانی ساڵی 2017 ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم بە سەرپەرشتی سەرۆک بارزانی پێکهێنرا. ئەو ئەنجومەنە ڕۆژی 25 ئەیلولی بۆ ڕۆژی ئەنجامدانی ڕێفراندۆم دیاری کرد. ئەو لایەنانەی لە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم بەشداریان کرد بریتی بوون لە پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، یەکگرتووی ئیسلامی، بزوتنەوەی ئیسلامی، حیزبی زەحمەتکێشان، حیزبی شیوعی، حیزبی سۆشیالیست و پێکهاتەکان. گشتپرسی یاخود ڕێفراندۆم هەڵمەتێکی هەڵبژاردن بوو لە 25 ئەیلولی ساڵی 2017 بە مەبەستی جیاکردنەوەی هەرێمی کوردستان لە حکوومەتی فیدرالی عێراقدا. دروستبوونی ناکۆکی لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و هاتنی چەکدارانی داعش بۆ ناوخاکی کوردستان ئەمە وای کرد بەشێکی زۆری پێشمەرگەکانمان ڕووبکەنە ناو چەدابڕێنراوەکان بۆ ئەوەی لە دەستی داگیرکەران ڕزگاری بکەن. قوتابیەکانی زانکۆی سۆران بەم شێوەیە باسی ئەو ڕۆژە مێژوویە دەکەن. سەرە جەنابێتە کردی بێگومان ئەم 25 نەه ئەم چۆینە سەر سندوقە تەواوی لە کوردستان بەدەنگی خۆدا ئەو دەستکەوتێت بۆ ملەتێ مەهاتی یەکێک لەوان ئەو بوو مثلەن بۆ ملەتێ دیمە دیار کرد و ئەم ژیت خازین وەک هەر ملەتێکی دی ئەم بینە خوددان دەولەتی خۆ ئەس بژمە وەژەیەکێکە لە دەستکەوتن ملەتێت کرد. ئێمە دەزانین کەوا گەلی کورد تووشی چەندەها نەهامەتی هاتووە لەوانە ئەنفالمانداوە و هەروەها بۆن لە شەڕی داعشیش ئەگەر بینیم شەهیدێکی زۆرماندا. ئێمەش وەکو هەموو گەلەکانی تر مافی ئەومان هەیە کەوا دەوڵەتێکی سەربەخۆ بین و بۆیە ئەگەر هات و دووبارە ڕێفراندۆم دووبارە بێتەوە ئامادەم بە بەڵێ دەنگ بدەم بۆ سەربەخۆبوونی کورد و کوردستان. عێراق و وڵاتانی دراوسێ و جیهان هەر لە سەرەتاوە با ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دژایەتی خۆیان بۆ ڕێفراندۆمی سەربەخۆیی هەرێمی کوردستان دەربڕێ و لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە هۆشداریان دەدا لە ئەگەری ئەنجامدانی پرۆسەکە. هەرێمە کوردستانیش ساڵا 2025 نۆ گەنج و پیر هەموو چین و توێژین هەرێمە کوردستانی پێک وچونە سەر سندوقێت دەنگدانێ و دەنگی خۆدا بوو بەلێ و سەربەخۆیە کوردستانێ ئەویش لە هۆکارەوەی نەمانە شەڕەکەتی برایەتی بوو لە عێراقێ. کارتێکی زۆر گرنگە بەوەی کە ئەسەلمێنێتن گەلی کورد لە ڕابردوودا ئیرادەی ئەوەی هەبووە کە بە ڕێژەیەکی زۆرینە کە 192 زیاتر خەڵکی کوردستان دەنگیان بە بەڵێدا ئەوە چەسبینی ئیرادەی گەلی کوردستان بووە. 6 ساڵ بەسەر ئەو یادە مەزن و مێژوویە تێدەپەڕێت کە گەلی کورد بە جۆش و خڕۆشەوە ڕوویان لە سندوقەکانی دەنگدان کرد و بە نزیکەی 193 خەڵک بە بەڵێ پشگیری ڕێفراندۆمیان کرد. شاهلا سۆفی، زاری کرمانجی، سۆران.